پرسی ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن لە هەرێم نوێنەری حەوت لایەنی سیاسی لە مەکتەبی سیاسی یەکێتی گەیاند بە یەک و بۆ ماوەی 6 کاتژمێر کۆبوونەوە. لایەنە بەشداربووەکانی کۆبوونەوەکە بریتی بوون لە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی دادگەری و حیزبی شوعی و پارتی ڕەنجدەرانی کوردستان. پاش تەواوبوونی کۆبوونەوەکە لایەنە بەشداربووەکان هیچ لێدوانێکی ڕۆژنامەوانیان نەدا و بە بەڵاوکردنەوەی یادداشتێک ناوەڕۆکی کۆبوونەوەکەیان بۆ ڕای گشتی بەیان کرد کە بریتی بوو لە ڕێککەوتن و لێکتێگەیشتن لەسەر ئەم خاڵانەی خوارەوە. 1. سیستەمی چواربازنەی بەپێی پارێزگاکانی هەرێم دەبێت. 2. تۆماری بایۆمەتری کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق بکرێتە بنەما بە هەموو پێداویستەکانیەوە. 3. داتاکانی وەزارەتی پلاندانانی عێراقی فیدراڵ بەکاردێت بۆ دیاریکردنی ڕێژەی کورسی پارێزگاکان. 4. کاراکردنەوەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێم. 5. سەرۆکایەتی پەرلەمان و فراکسیۆنەکان کۆبوونەوەی لەگەڵ نوێنەرانی پێکاتەکان لە ناوە و دەروی پەرلەمان ئەنجام دەدەن. کۆبوونەوەی ئەم جارەی لایەنەکان دوای دوو کۆبوونەوەی دەستگای هەڵبژاردننی یەکێتی و پارتی دێت کە لە هەفتەی ڕابردوو گەیشت بوون بە جۆرێک لە ڕێککەوتن لەسەر خاڵە ناکۆکیەکانیان و ئێستا تاکە پرسی ناکۆکی نێوانیان کورسی پێکاتەکانە. ئەو 11 کۆتایی کە هەیە خۆتان دەزانن هەموو جارێک ئەم 11 کۆتایی بەکار ئەهێنرێت و یەکێتی نیشتمانی کوردستان تەحەفوزی تەواوی لەسەر ئەوە هەبووە کە پێی وابووە ئەم کۆتایانە دەبێت دەنگی ڕاستەقینەی ئەو کەمەنەتەوە و نەتەوانە خۆیان بن نەک بەکاربهێنرێن لە کاتی هەڵبژاردنەکاندا. و بەڕاستی بە جۆری زانێرە بەدەساتۆکان کە کێنێن لە چەند بەشداربووکی ناو کۆبوونەوەکە و وەریگرتووە بڕیاروایە ڕۆژی دووشەمە جارێکی تر ئەم لایەنە سیاسیانە لە دەستگای هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستان لە هەولێر کۆ ببنەوە. هەر هەمان ڕۆژ کۆبوونەوەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لەگەڵ نوێنەری پێکاتەکان ئەنجام بدرێت و پاش ڕێکەوتنی لایەنەکان لە دوو هەفتەی ئایندا کۆبوونەوەی بەرفراوانی لایەنە سیاسیەکان و سەرۆکی هەرێم بەڕێوە بچێت بۆ دەستنیشانکردنی وادەی ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لەم ساڵدا. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.